لە میانی پرۆسەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنووری عربەت و دەربەندی خان یەکێ لەو کارانی کە بە پێویستمانزانی و بەڕێز بەڕێوەبەری گشتی و لێپرساوی بەش بەردەوام جەختی لێەکەنەوە بریتە لە شۆردنی شەقامەکان و تابلۆکانی هاتوچۆ و ڕێنماییکەری پیادەڕەوان بۆیە بە پێویستمانزانی ئەمڕۆ ئەم کارە بکەین لە سنووری شارەوانی عربەتە کە پێگاتووە لە گسکدان و گسکی دەستی و شردنی شەقامەکان و تابلۆکان و هەوڵێن لە شوێنی تیش دووبارەی کێنەوە وەکو دەربەندی خان و خەرەدا. ئێمە ڕۆژانەوە هەفتەی جارێ دە ڕۆژارێک ئەوە حملەیەکەکەین شوێنە گشتیەکان پاکەینەوە ئەو قەتع و بینانەی ئەوانەی برانی هاتوچۆ بڵێ ناو قوتابخانەکان ناو دایرەکان هەر هەمی پاکەین و لە هەفتەیەکا جارێک لە دە ڕۆژارێک ئەوە حملەیەکەکەین جادە گشتیەکان پێویستە بەڕاستی خەڵکی ژەبیا و کارمان بن. خەڵکم بینیوە لە سیارەکەی خۆیەوە عەلاقەی پێ نەبووە شتەکانی بێ بۆ خاچی سیارەکەی دەبێت سەر جادە ڕئیسێکەوە ئێمە ڕۆژانە ئەوە دووبارەیە ڕۆژانە چونکە لە عەربەت چەقی ئەو شوێنەیە کە لێوەڕا بۆ ناو سەیرانگاکان داوا لە هاوڵاتیانەکەین کە عەلاقەی خۆیان پێ بێ کە لە شوێنێکا کە دانیشن کە جەوێکی خۆشیان بەدەست لە دەرخوان پاشە ڕۆژ و ئینەکەکەنە عەلاقەوە دای بنێن.